گلەیەکی زۆر هەیە لەسەر باج و ڕسومات کە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. یعنی من پێم خۆش بوو ئەماگەر دەرفەتە بۆیە لە بری 4 میلیۆن 6 میلیۆن وایە نوێنەری کۆمپانیەکانیشی تیادا نوێنەری هاتوچۆ ئیسلێمانیشە وایە لێرە نوێنەری هاتوچۆ یارێم لەبەرەوەی هەموو ئەم باجانە گرفت و بارگرانێکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە لێرە و لەوێ ڕۆژانە دەبیسین بە من و تۆشەوە بە مام و خاڵەکانمانەوە کە ئیشان دەکەوێتە زەریبە ئیشان دەکەوێتە باج ئیشان دەکەوێتە ڕسومات تاقۆکردنی زەوی یعنی ئەمە وای کردووە کە خەڵک لا هێزار لە گلەی و گازندایەوە بەشێ لە میدیاکانیش لە ماوەکانی ڕابردوایە ماگامە لێ بوو ئیشان لەسەرم بابەتەکە کە گلەی و گازندای هاوڵاتیانە گواستەوە بۆیە ئێمە وەکو تۆڕ ڕێکخراوەکانی سلێمانی هەوڵماندا ئەم دەرفەتە دروستکەین ئەم بەڕێوەبەری باجی سلێمانی ئەم بەڕێوەبەری باجی دەرامەت بەڕێوەبەری باجی خانوبەرە بەڕێوەبەری تاپۆی سلێمانی و لەگەڵ نوێنەرێکی پەرلەمان کە لەو بابەتە ئیشیان کردووە وەکو پەرلەمانی کوردستان بانگیان کەین بزانین هۆکاری ئەم زۆربوونەی باجیە موچە زیاتر لە سەتا هەشتای داهاتی خەڵکە یعنی ئەوەی کە موچەیە و ئەدرێ بە فەرمانبەر ئەچێ لە بازار بەکاری هێنێ یا کری پێویستی خۆی پێدابینەکە ئەویتری ئەوانن کە تەنها لە کەرتی تایبەتە کارەکەن و داهاتیان هەیە تۆ هاتووی ئەمانەت بەدەستی خۆت داڕمانووە احتیکاری تەنانەت مڵک و ماڵەکانیشی کردووە فەرمو سەیری ئەوانە بکەن یعنی بێ ڕسمەکە لە بەرزاییەوە سیرکەین سەیری قۆڕخکارەکانی کەرتی نیشتە جێبوون بکە بزانە پرۆژەکان بەدەست کێ بزانە سەرمایە بەدەست کێ بزانە ئەمانە چۆن احتیکاریان کردووە ئەمە هەمووی زەختەکە لە چی لەوەی کە هاوڵاتی ئاسایی داهاتی تۆناڵی دەرامەت کاسبکارێ دوکانارێ ئەمانە هەمووی بەرەودابەزین بڕوە ئێستا لە هەر تاشێک بپرسی لە هەر کاسبێک بپرسی پێی بڵێ ژیانت قورس بووە یا سووک بۆ لە ژیانم قورس بووە بۆ گومرگت لێ بەرز کردوتەوە کارەبات لێ بەرز کردوتەوە ئاوت لێ بەرز کردوتەوە کرێت لێ بەرز کردوتەوە ئەوە تا ڕسومات و باجیش ئەوە لەو ساڵ باسی ئەمانەکەین هەموو خزمەت گوزاریەکانە لێ بەرز کردوتەوە بەرامبەر بەچی بەرامبەر بەوەی کە داهاتی دابەزیوە بۆ چونکە محتەکرەکان قۆڕخکارەکان ئەوانن داهاتیان دەسەکەوێت لە پرۆژەکان لە نیشتە جێبوونەکان لە جۆرەکان